گەڕانەوە بۆ ڕای خەڵک کە پرسەکەیەک لای بکەنەوە خۆ سەر و کێرم لە نێو پەرلەمان هەڵبژێریان لە نێو خەڵکە هەڵبژێرێ و لە هەمان کادا ئەندامێکی وەفدی پارتی دەڵێتن حزبەکە ئێمە هیچ هێلێکی سۆر نییە سوورمان نییە لە دانوستاندنەکان. یعنی بۆچی لایەنەکانی دیکەی سیاسی بە پێشنیارەکانی پارتی ڕازی نابن لە کاتێکە سێ بژاردەی خستوتە بەردەم لایەنە سیاسیەکان؟ بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێزت بۆ کاک عەباسیش بۆ بینەرانی بەڕێزی NRT. بێگومان ئەو پرسەی کە ئێستا دروست بووە لە هەرێمی کوردستان پرسێکی گومانی تیانە ئالۆزە بەڕاستی لەبەرەوەی کە ئێمە وڵاتێکی دەستوری نین، وڵاتێکی یاسایی نین، ئێمە حیزبەکانمان باوەڕیان بە گۆڕینەوەی دەسەڵات نییە، مرۆڤەکان سەرکردەکان پیرۆزەکەن. واگینا پێویستی بەم کۆبوونەوانەی دەرەوەی پەرلەمان نەبوو، پێویست بوو ئەم قەیرانە ئاسانی لە ناو پەرلەمانە بەپێی دەستور و بەپێی کە بنەما دەستوریە عورفیەکان یاخود بەپێی ئەو یاسایی سەرۆکایەتی هەرێم کە هەیە گرفتەکە بە ئاسانی چارەسەر کرابایە و ئێستش لە هەمان کاتەکە ئەمەمان نییە، یعنی بناغەیەکی دەستوری و یاسایی بەهێزمان نییە و کولتورێکی دیموکراسیشمان نییە. لە هەمان کاتا دابەشبوونمان هەیە، عەجزی سیاسیمان هەیە، ئێمە شەڕی کۆنەقینمان هەیە، دابەشبوونی ئەم هەرێمەمان هەیە، حیزبی چەکدارمان هەیە، زوونی دابەشکراومان هەیە، ئێمە ئەمانەمان هەیە. بۆیە ئەم ئاڵۆزیە بەم شێوەیە دروست بووە. ئیرادەی دەوڵەتانی هەرێمایەتیمان هەیە کە دەستێوەردانەکە لە ناو هەرێمی کوردستان و ئەیانەوێ بە ئاراستەی خۆیان ئەم وڵاتە ئیدارە بکرێ، ئەمانە هەمووی هەیە، لەبەرەوە ئەم ئاڵۆزیەش هەیە. ئەم پێشنیارانەی برادرانی پارتی باسیەکەن هەمانە و پێشنیارانەی لە ڕۆژی یەکەمەوە پێشنیاریان کردووە. ئەمە شتێکی نوێ نییە بەداخەوە، یعنی پێویستە ئەم قەیرانە بە ئاراستەیەکی ئەوە بڕوا چارەسەر بکرێەوە. گینا ئێمە لەمە زیاتر ئامادەنین تەحملیەوە بکەین کە ئەم میلەتە بە دیاری سازانەوە دانیشە و کەسیش نەزانێت. دکتۆر واتە پارتی تەنەزولی لەو داواکاریانەی خۆی نەکردووە کە لە ماوەی ڕابردوودا باس کرد لە یەکەم کۆبنەوە باسییان کردووە پێشنیاریان کردووە؟ من حەزەکەم برای بەڕێز کاک عەباس وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت بداتەوە، بزانین ئەو تەنازولەیە، ئەو سازانە، مرونەتە، لۆتفە، مەرحەمەتە، هەرچی هەیە برادرانی پارتی ئەیکەن پێمان بڵێن ئەوان تەرحەکەیان چی گۆڕاوە و ئەم چەقبەستنە چۆن چارەسەرەکرێ. من قەناعەتم وایە لە نەتیجە ئەگەر ئەم سازانە سەری نەگرت، لایەنەکان نەگەشت ئەنجام، برایانی پارتی پێشنیارێکی وایە نەبوو کە بکرێ لەسەری سازان بکرێ، پێویستە بگەڕێتەوە بۆ پەرلەمان و یاسا سەروەر بێ و مەرجعیەتی سیاسی خەڵکی کوردستان بڕیار بدات. نازانم بەڕێز کاک عەباس هیچ ئاماژەیەکی نەکرد بە و تەنازولەیە ئەو سازشەی کە برایانی پارتی کردویانە بۆ ئەوەی کە سازان بکرێت کە بەڕاستی گرێکوێرەکە لەدەست ئەوانە، یعنی ئەو ئەم قەیرانە قەیرانی سەرۆکی هەرێمە کە لە هەمان کات سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و پێویستە برادرانی پارتی دەست پێشخەریان هەبێ بۆ چارەسەرکردنی ئەم ئاڵۆزیە. تا ئێستا نەیان بووە؟ کۆمەڵی دەست پێشخەریان کردووە، بەس هەر ئەوەیە لە ئەوڵەوە هەر ئەوە ئەڵێن، ینی هەر دووبارەی ئەو پێشنیارانەکەنەوە کە ئەم پێشنیارانە قابلی گوتوبێژکردن نین، قابلی ئەوە نین گفتوگۆی لەسەر بکرێتەوە چارەسەری کێشەکە بکرێ؟ نا، من ڕێزمەیە هەموو پێشنیاری قابلیەوەی گفتوگۆی لەسەر بکرێەوە، هەموو پێشنیاری قابلیەوەی سازانی لەسەر بکرێ، بەڵام دەرەنجام تۆ ئەبێ شتێک پێشنیارکەی کە ئەزانی کوردستان دابش بووە و تەرەفێکی سیاسی تر لە ئارا هەیە، ئەویش هێزێکی گەورەیە لە ناو پەرلەمان، کۆمەڵی هێزیشەیە نەک یەک هێزەیە بەتەنیا، و ئەبێ ئەمە وا چارەسەرکەی بە شێوازێک کە هەموو تەرەفەکان لێی ڕازی بن. سازانەوە نییە تۆ ئیرادەیەکی خۆت پێشنیارکەی هەر ئەوەش بتەوێ فەرزکەی، یعنی ئەمە پێ ناوترێ سازان و تەوافق، ئەمە پێوترێ فەرزی ئیملاعات و سەپاندنی بیر و ڕاو دیدی حیزبێکی تایبەت. یعنی بەڵام من قەناعەتم وایە، من ئەمە پێشنیاری خۆمە، پێشنیاری حیزبەکەشم نییە، من پێشنیاری واکەم ئەگەر ئەم سازانە کۆتایی نەهات پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە بۆ ئەوەی کە هەیئەتێکی سەرۆکایەتی لەو پێنج حیزبە دروست بکرێ، بە دەوری ئیدارەی سەرۆکایەتی هەرێم بکەن هەتا کاتی دروستکردنی ئینتیخاباتێک لە ماوەی بەنمونە ساڵێکی تر کە دەستوریش تایە لەم ساڵە ئیقرار بکرێ و ئینتیخاباتێکی پێشوەختیش ئەنجام بدرێ بۆ ئەوەی کە ئەم قەیرانە یەکلا بکرێتەوە. من قەناعەتم وایە غەیری چارەسەرێکی لەم بابەتە نەبێ، ڕەنگە ئێمە ناتوانین ئەم ئیرادانە قبول بکەین کە ناتوانی بیانگەێنیتە یەکتری و ئەو خەڵک گەنجانەی کوردستان کە ئێستا کۆچەکەن بۆ دەرەوە و لە دەریاکانە غەرقە بن، ئەو خەڵکەی کە لە بەرەکانی جەنگە و مەعاشی نییە، ئەو داعیشەی کە ڕۆژانە خەڵک لێ ماکوژێ، ئەو وجدانە ئەو خەڵکە بێپار و بێنانەی کە هەیەی ئەو بازاڕە شکست خوارد و سڕەی کە هەیە، ئەمانە هەمووی ئەمانەتی ئەخلاقی و سیاسی و قانونین لە ئەستۆی حیزبە گەورەکانی کوردستان. کاک عەباس ئاماژە بەو کرد کە لە 23 حوزەیرانەوە پەرلەمانەوە تەوافقی تێکداوە، لە هەمان کاتدا
سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێت پەرلەمان لە 23 حوزەیراندا بۆ هۆی ئیرادە شکاندن، یعنی پەرلەمانی کوردستان و کارێک بۆ تێکدانی تەوافق و ئیرادە شکاندنی لایەنەکان لە پەرلەماندا لە جێگەی ئەوە کە پرسەکان چارەسەر بکە. من حەزەکەم ئەم بۆ جاری کۆتایی ئێمە واز لەم قسانە بێنین، چونکە ئەم قسانە پێچەوانەی ڕێزگرتنە لە پەرلەمان، پێچەوانەی ئەوەیە کە پەرلەمان دەوری تەشریعی و ڕقابی خۆی ببینێ. پەرلەمان مەرجعیەتی سیاسی خەڵکی هەرێمە و پەرلەمان پێویستە هەموو کێشەکان یەکلا بکاتەوە بە یاساییان بکە و بڕیار دەرکا بۆ بەڕێوەبردن و بۆ بۆواری تەنفیزی و بۆ حکوومەت. پەرلەمان کاتێ بە نیسابی یاسایی خۆی کۆ بێتەوە زۆر سروشتیە فراکسیۆنێک یا چەندین فراکسیۆن یا دەیان ئەندامی پەرلەمانیش ناڕازی بن بەس کە نیسابی یاسایی تەواو بوو ئەبێ ئەندامانی پەرلەمان و دەسڵاتدارانی کوردستان ڕێز لەو نیسابە بگرن. ئەوە یاسای پەرلەمانەوە، ئەوە مەرجعیەتی سیاسی خەڵکە بێڕێزیکردن بەم پەرلەمانە بێڕێزیکردنە بۆ خەڵکەی کە هەڵی بژاردوون. من ئەتوانم مقاتعە بکەم، ئەتوانم دژ بم، ئەتوانم بەشداری بکەم، ئەتوانم بەشداری نەکەم وەکو پەرلەمانتار وەکو فراکسیۆنیش، بەس کە مادەم نیسابی یاسایی تەواو بوو ئەبێ من ڕێز لەو نیسابە بگرم، چونکە ئەو پەیڕەوێکی ناوخۆیە کە خۆمان هەمومان میلەتی کوردستان دایناوە و پێش لەوەی ئەسڵەن سەرۆکایەتی پەرلەمان لای گۆڕان بێ یا لای یەگرتوو بێ یا لای مەسەلەن یەکێتی بێ لای برایانی پارتی بووە و ئەمە پەیڕەوی ناوخۆمان هەیە بێ ڕێزی لێ بگرین. طبیعیە من قرارێکیش قانونێکیش لە پەرلەمان دەرچێ بە دڵی من نەبێ و ناڕازی بم لێی، بەڵام هەتاوەکو قانونە ئەبێ ڕێزی لێ بگرم. پێویست ناکە ئەم دووبارەی ئەم قسانەوە هیچ خزمەتێک بە سازان ناکە، ئێمە هەر تاکید لەسەرەوە بکەینەوە ئەمە کودتا بوو نازانم. خەڵکی کوردستان دابەشە طبیعیە پەرلەمانیش ئەبێ دابەش بێ، پەرلەمان نوێنەری ئەو خەڵکەیە دوو ڕەئی هەبێ سێ ڕەئی هەبێ، شەڕە کورسیش هەیە لە پەرلەمانەکانی دنیا و زۆر سروشتیش وەریەگرن بە عەقڵێکی دیموکراسی مامەڵێ لەگەڵاکەن. بەس کاتێک کە پەرلەمان نیسابی تەواو بوو نابێ من بڵێم کودتایە، نابێ بڵێم تێکدانە، نابێ بڵێم ئەوەیە، ئەکرێ بڵێم من ڕێی سەرۆکی پەرلەمانم بەدڵ نییە، ئەکرێ بڵێم دانیشتنەکەشم بەدڵ نییە، پایکۆتیش یەکەم بەس ناکرێت لە بژاردەکانی پارتی کە خەڵک قەرار بدا چوار لایەنی سیاسیش بۆ چۆنێکی دیکانیانی بۆچی دوجار بۆ ڕای خەڵک نەگەڕێنەوە خەڵکەکە خۆی قەرار بکە سەرۆک لە پەرلەمانەوە بەیان لە نێو خەڵکە بێەوە لە هەمان کاتدا باس لە کشانەوەی یەکگرتووەکرێت لە کۆبوونەوەکان و لایەنەکانی سیاسی دیکەش باس لە کشانەوە لە کۆبوونەوەکانێک ئەگەر بەو شێوازە بەردەوام بکەواتە کۆبوونەوەکان تا ئێستا هیچ ئەنجامێکیان نەبووە، کۆبوونەکانی داهاتوش بامان شێوە بن لە کاتێکە کە خاڵک ناکۆکەکان دیارن وە لەسەرچین. قەنەعەتم وایە گەڕانەوە بۆ ڕای خەڵک سەرەتایی ترین معنای دیموکراسیەتە و پێویستە ئەوە بکرێ و کاتێک کە ئێماڵین ئەگەڕێنەوە بۆ پەرلەمان واتە گەڕێنەوە بۆ ڕای خەڵک، ئەو پەرلەمانە خەڵگەڵی بژاردووە. طبیعی ئێستا کە ناتوانین پەرلەمان انتخاباتێک ئەنجام بین یا ڕاپرسیەک ئەنجام بین، ئەو بەلانی کەم پێویستی بە بودجەیەکی گەورە و بە وەختێکی زۆر هەیە کە هێشتا ئەو ئامادەکاریانە نییە بۆ ئەوە. پەرلەمان وجودی هەیە نوێنەری خەڵکە و دەرەنجام ئەو دەرەنجامانش کە لە ڕاپرسی دەرەچن هەر تعبیرە لەو ڕای خەڵک و من حەزەکەم ئەوەش بڵێم بەڕاستی هەتاوەکو ئەم قەیرانە بەردەوام بێ، بەڕاستی بڵێم شکۆی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم زیاتر ئەشکێ و ئەم مەوزوعە یعنی تام و معنای خۆی لەدەستەدا و ئەمە نەخزمەتە بە سەرۆکی هەرێم بەم شێوەیە و نەخزمەتیشە بە سەرۆکایەتی هەرێم. ئەم مەوزوعە خەریکە لە معنای خۆی دەرەچێ بۆتە بێدەنگی سەرۆکاتی هەرێم دکتۆر مسەنە لەم بابەتەیە. قەنەعەتم وایە سەرۆکایەتی هەرێم بەرپرسیارەتی یەکەمی لە دەستە کە بۆی ئەم دۆخە چەقبەستووە کۆتایی پێبێ و زیاتر لەمان نە سەرۆکی هەرێم خۆی وەکو شەخص کە پێویستە ڕێزی لێ بگیرێ و نە سەرۆکایەتیش هەرێمیش نابێ لەمە زیاتر ئەم مەوزوعە بێڵن بێتان ببێ لە ناو ڕای گشتی و چەقبەستنێکی وا دروست ببێ کە ئێستا بەڕاستی پێت بڵێم من لە بەغداوە دێم ئەوانەی ئەوێ کە نەیاری ئێمە زۆر دڵیان بەوە خۆشە کە ئێمە لە حاڵێکی ئاوادا بەشبوون و دکتۆر مەسعود بارزانی وەکو کەسی یەکەمی ئەم هەرێمە بەرکی خۆی هەڵساوە لە چارەسەرکردنی کێشەکانە لەم بارودۆخە و ئەو هەموو کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و تا ئێستاش بە ئەنجام بووە. من قەنەعەتم وایە دەرەنجام ئەم چەقبەستنی ئەم کۆبوونەوانە ئەچێتەوە لای ئەو پێویستە ئەو ئەم مەسئلەیە کۆتایی پێبێنێ، چونکە ئەو خاوەنی ئەم بڕیارەیە لە حیزبەکەی خۆشی و لە سەرۆکایەتی هەرێمیش و لە وەکو گەورەترین دەسڵاتی تەنفیزی هەرێمی کوردستان پێویستە خۆی هەڵساوە دکتۆر بەرکی خۆی هەڵستاوە. طبعاً ئەگەر بەرکی خۆی هەستایە سەرۆکی هەرێم ئێستام قەیرانە وەکو پێویست دروست نابوو، ئێستا پێویستە بەرکی خۆی هەڵسێ هێشتا کات ماوە بۆی کە ئەو بڕیارە بدا. من قەنەعەتم وایە دەرەنجام ئەو پێویستە ڕێز لە خۆی و لە پۆستەکەی و لە سەرۆکایەتی هەرێم و ئەوانە وەکو پێویست بگرێ و
ئەم مەوزوعانەیەڵێ ڕێگە نەدا بۆ ئەوەی کە ببێتە لەمە زیاتر نەشەخسی بە ڕێزیان برینار ببن و نا سەرۆکایەتی هەرێمیش بکەوێتە ئەم قەیرانەوە و ئەم مەسئلەیە دەرەنجام ئەو ئەتوانێت بە بڕیارێک چارەسەری بکە و ئەتوانێت بۆ پارێزگاریکردن لە ئەزمموی دیموکراسی لە یەکێتی نیشتیمانی ئێمە و بۆ پارێزگاریکردن لە شکۆی خۆی و سەرۆکایەتی هەرێم پێویستە بەڕێز سەرۆکی هەرێم تەنازولێک بۆ میلەتی کوردستان بکە. تەنازولەکە چی دکتۆریان ئەگەر بە ئاشکرا وازەحی بڵێنێ بۆ نمونە تەنازولەکە چی بێ؟ دەست پێشخەریە بکە بەڕێز سەرۆکی هەرێم پێویستە گرفت نەبێ لە بەردەم ئەوەی کە یاخود هۆکار نەبێ بۆ ئەوەی منسەبەکەی بە ڕێزیان ببێتە قەیرانێک لەم هەرێمە کە دوژمنانی ئەم هەرێمە پێمان پێ بکەنن بڵێن ئەمە مۆدیلی دیموکراسیەکەی ئێوەیە کە ناتوانن تەسلیم بە یاسابن باوەڕتان بە گۆڕینەوەی دەسەڵات نییە باوەڕتان بە گەڕانەوە بۆ میلەت نییە ئەمە بەڕاستی ئێستا بووە گاڵتەجاری لە دنیا و لە پەیجەکانی فەیسبوک و لە ئیعلامی دەرەوە و لەو کەسانەی کە ناحەزن بە ئێمە هەموو بەڕاستی سوخرێ بە گاڵتە بە ئێماکەن.